دەیانەوێ ڕووناچی خوا بەفووی دەمیان بکوژێننەوە. ئای کە بێعەقڵ. والله متم نوره. خوای گەورە ڕووناچی خۆی هەر تەواوتر دەکات، ڕۆژ بە دوای ڕۆژ تەواوتر دەبێ. وەلەو کەریه الکافرون. هەرچەندە کافر پێی ناخۆشە خەریکە بتەقن، دڵیان شەق بەرێ لە داخە. ئاوا دەکا گەنجێکە ڕژدارە، ئاوا دەکا ئافرەتێکە ئابای لەبەرە، ئاوا دەکا ئافرەتێکی تر نیقابی بەستووە، ئاوا دەکا مام حاجیەکە بەرەو مزگەوت دەڕوا، ئاوا دەکا تا دوێنێ و پێرێک گەنجێک لەگەڵ ئەوان مەشروبی دەخواردەوە ئێستا سەلامیان لێ ناکە تۆبەی کردو هاتۆتە مزگەوت، نازانن چی بکەن. ئاخر بۆ تۆ دەتەوێت شەڕ لەگەڵ خوا بکەیت؟ هەی بێعەقڵ، وامەزانە تۆ شەڕ لەگەڵ کەنیسەیەک دەکەی کە دینەکەی محەڕەفە، تۆ لەگەڵ شەڕ لەگەڵ ئیسلامێک دەکەی کە صالح لكل زمان ومكان. ئیسلامێکە خوا ناردوویەتی بۆ هەموو زمانێک و بۆ هەموو مەکانێک. ئەگەر ئیسلام کۆن بووبا و کەڵکی نەمابە، پێویستی بەوە کرد بە ئەمڕۆ عەلمانیەت بێ شوێنی بگرێتەوە، خوای گەورە پێغەمبەری تری دەنارد، پەیامی تری دەنارد، محەممەد عەلەیهی سڵاو وسەلام خاتەم الئەنبیا نەدەبوو. بۆیە ماڵەکەتان هیچ تێسەڕف مەکەن، خۆتان هیچی تر ڕوو ڕەش مەکەن. والله عاقبەتتان حەسرەت و نەدامەتە و عاقبەتتان زەلیلی و سەرشۆڕی، هیچی تر نییە. بۆیە براکانم ئیعتیزازکەن بە دینەکەتان، خاوەنی دینێکن. والله پێویستە بەردەوام سوزدەی شکر بەرین بۆ خوا کە خوای گەورە هیدایەتی داوین بۆ دینی ئیسلام. هەرچی ئەدیانە لەسەر ڕووی زەوی هیچی حەق نییە ئیلا ئیسلام نەبێ. ئین الدینە عند الله الئیسلام. تۆ لەسەر دینی ئیسلام، لەسەر دینی حەقیت، تۆ لەسەر ئەو سیڕاتە مستەقیمەی کە بیدایەتەکەی دنیای و نهایەتەکەی جەنەتە، بەهەشتە. خوا لێت ڕازیە، خوای گەورە تۆی خۆش دەوێت. ئەی موسڵمان، بۆیە ئەم جۆرە ئیعلامی پروپاگەندە درۆیانە کە تەئسیر لەسەر ڕای گشتی خەڵک دەکەن، ڕەش سپی دەکەن و سپی ڕەش دەکەن، پیاوچاکان لای خەڵک دەکەنە خراپەکار و درۆزن و کەذابیش لای خەڵک دەکەنە پیاوچاک، تەئسیرتان تێ نەکات. وریابن هەر کەسێکیش تەئسیری تێ بکرێ خۆی زەرەر دەکات. القافلة تسير. والله قافلەکە دەڕوا بەردەوامە براکەم، با دوانەکەویت. وامەزانە ئیسلام پێویستی بە من و تۆیە، نا بەخوا. ئێمە پێویستمان بە ئیسلامە. خوای پەروەردگار خاوەنی ئیسلامە، وامەزانە ئیسلام خاوەنەکەی من و تۆیت و فڵان و فڵانە. کورە بۆ خاتی خوا نەچین دەستی لێشلکەین، دەستی لێشلکەی خۆت لە قیتارەکە دەکەویتە خوارە و منت دەشتێت. وامەزانە قیتارەکە دەوەستێت. دینی خوا بەردەوامە، خوای گەورە بە بەردەوامی دەیهێڵێتەوە. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق. بۆچی؟ ليظهره على الدين كله ولو كره المشركون. بۆیە پێغەمبەری ناردووە بەسەر هەموو دینێکدا سەری دەکا، هەرچەندە مشریکەکان زۆریشیان پێ ناخۆش بێت.